سەرۆک باسم کرد دیارە شانۆکارانی کەرکووک ئەم ساڵ دوو خەڵاتی گرنگیان لە فستیڤاڵی نێودەوڵەتی لە ئوردن بەدەستهێناوە کە 15 وڵات بەشداری تێدا کردووە دیارە ئەمەش ینی دوایەوە دێت کە ساڵانە بەشداریان لە هەر فستیڤالێکا کرد بێت بە تایبەتی گروپی شانۆی هاوار ینی بەبێ دەستکەوت نەگەڕاونەوە کاک نەژاد کە وەکو دەرهێنەر لەو فستیڤاڵەدا بەشداری کردبوو خەڵاتی باشترین دەرهێنەرێکی بەدەستهێناوە کاک نەژاد دووبارە پیرۆزە پێمان بڵێ ینی بەشداریکردنتان لە فستیڤاڵە چۆن بوو و تا چەند توانیتان لە جێت مۆحی خۆتان نابێ و خەڵاتانی کە بەدەستانێنن طبعا ئمە دوایەوەی بانگەشتنامەیەکی فەرمییا خودت فۆرمێکمان پڕۆکرد لە وڵاتی ئوردن لە فستیڤاڵی نێودەوڵەتی ڕەحالە بۆ فەزای جیاواز لە وڵاتی ئوردن هیچێک لەو فستیڤاڵە گرنگانی لەسەر وەتەن عەرەبی چونکە تاکە فستیڤاڵە شەقام نییە بەڵام فەزای کراوەیە شوێنی جیاوازە لە شوێنی تاریخی و لە شوێنی هەندێک شوێنەیەکە لە ناو ئوردن شانۆی ڕۆمانی و ئەمانە کارەکە خۆشببختانە ئێمە گروپی شانۆێوار تاکە گروپی عێراقی بووین هەر بە نوێنەرایەتی عێراقیش چوین دیارە بەشدار بن لەم فستیڤاڵە لە سەراستی 15 وڵات 15 نمایشی تێدا بوو گروپەکان زۆربیان لە ڕووی ئاعترافیەوە لە یەکۆ نزیک بوون لەوەیش خراپتر کە بۆ ئێمەانی ئەڵام خراپە زۆربەی نمایشەکان عنسوڕی ئافرەتی زۆر بۆ ئەکتەرەکان ئافرەت بوون لەگەڵەوەی کە ئێمە هەردوو ئەکتەری کچ هەوارفارس وەکو کورد ئۆغێل ئێمپێرت وەکو وڵاتی فەڕەنسا ئەم نمایشە ئێمە ناوەکەمان گۆڕی بوو بە شانۆی نەبات بە زمانی کوردی و ئینگلیزی نمایشکرا بەڵام خۆشببختانە ئەو پێشبڕکەی کە ئێمە لەگەڵ وڵاتەکانی تر کردمان یان ئەمە قسەی لژنەی داوەری بوو هیچ یەکێ لەو گروپانە لەسەر ئاستی نمایش لە ئێمە و نزیک نەبوو بەڵام هەنێ جارێ لژنەی داوەری هەنێک دابشکردنەکە بەڵام خۆشببختانە ئێمە یەکەم جا بینەرمان ڕازی کرد بە نمایشەکەمان زۆرترین بینەر شێ بوو نمایشەکەمان باشترین خەڵاتی سینۆگرافیا و باشترین خەڵاتی دەرهێنان بۆ ئێمە ئەوە کە تۆ باشترینیشی متەکامل دەبێت تێگەشتم گلەیتان لە دادوێرە بڕیارەکە هەبووە تاکە گروپ بوونە کە دوو خەڵەتان بەدەستێناوە ینی تمۆحی خەڵاتی زیاتریشتان هەبووە بە تاکید لێشە لە لێدوانەکان دوو لژنەی داوەری لەگەڵ سەرۆکی فستیڤاڵ وتی ئەوایە هەنێک ڕەچاوی بارەدۆخی وڵاتانی دەوروبەر بکەین یەکێک لەو نمایشانە کە باشترین بەرهەمی برد وڵاتی ئوردن بوو تەنانە ئوردنەکان خۆشیان لێ ڕازی نەبوون ئەوەی کەوتم نمایشێکی فەڵەستینیە بوو یەک ئەکتەری کچ ینی هەر هاوسۆزی ئەو خەڵاتیان پێدا لەگەڵەوەی شایستەترین نمایش بۆ ئەکتەری کچ هەردوو ئەکتەرەکە ئێمە بووکە وەکو کورد بەڵام ئێمە گلەیمان نەکرد لەوێ هەر نەمانش کردە بابەت لەبەرەوەی دوو باشترین خەڵاتەکە کە دەرهێنان و سینۆگرافیایە بۆ خۆی ئەمە ئەکتەری کچەگەێنێ شوێن ئەگەێنێ جلوبەرگەگەێنێ ئەزیاکێنێ بیرۆکە و پلاندانانی من وەکو دەرهێنەر چی ڕۆیایەکم هەیە واتە گەیشتووە بەبینەر و لژنەی داوەری کەیشیان لە نەمساوە یەکیان لە مەسڕ یەکی لە تونس یەکێ لە ئوردن بۆ ئەمە بۆجی ڕەزامەندی ئێمە بۆیە باشترین خەڵاتەکان بوو ئێمە من لە بابەتی ئەو فستیڤاڵا ئەمێ بچمە دەرەوە ساری فستیڤاڵی شانۆ شەقام کەم چکە خۆت ئامادەکاری ئەو فستیڤاڵەشی فستیڤاڵی شانۆ شەقام لە کەرکووک کەی دەست پێەکە ئامادەکاریتان بۆ کردووە ئێمە زیاتر لە دوو مانگ ئێمە ئامادەکاریمان کردووە دەرخستەمان پێشکەش وەزارە ڕۆشنبیری حکوومەتی هەرێم کردووە بەڵام ئەو وەزع و یاوی کوردستانە بینی تەنانەت موچەیش نییە بۆیە ئێمە بێئەمەل بووین هەرچەنێ وەزیر ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان کە حەمە هەوڵی تەواویدا تەنانەت گەیشتە وەزارەت دارایی بەڵام ئیشەکە لەوێ ڕاژرا بەوەی کە موچە نییە وەزعی موچە خۆران و پارە لەگەڵ بەغا زۆر خراپە هەمیشە کەرکووک ئەوەی باشە بەدیلی هەیە یەکێک لەوانە کە لەم شارە هەیە کاگاسۆمامەندە ڕاستەخۆوتی لەسەر ئێمە وەکو مەکتەبی سیاسی دواتر کاک شاڵا محەممەد وەکو بەرپرسی سکرتارەتی بە ڕێزمان جەلال هاتە سەر هێڵ ینی هەوڵی تەواو هەیە ئێستا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسی لەگەڵ سکرتارەتی مام جەلال دکتۆر خالیشوانی لە خەتە جەنابی پارێزگار لە خەتە هەموو ئازیزانی کە لە کەرکووکن ئێمە هیچ کاتێک ینی بێ ئەمەل ناکەن بۆیە ئێستا دەرخستەیەک ئامادە کراوە بەو شێواز و ئاستە بەرزەی ساڵی پار بەڵام بە کۆمەڵە سپۆنسەرەوە پلانمانەیە لە دوێنەوە دەستمان پێ کردووە ئەم ساڵ زۆر چرتر کارەکەین لە ساڵی پار بۆ ینی کۆمەڵە گروپی معتەرف وەکو ئیتاڵیا یابان ئەڵمانی ئەمانە ئامادەکاری کراوە بۆی بێن لە هەمووشی گرنگتر ئێمە ئەم ساڵ
بەشی پێشبڕکیی لێکۆڵینەوە و توێژینەوەمانێ زیاتر لە توێژینەوە هاتووە لە ژنێکی مختص لە وڵاتان لە مسر لە تونس لە عێراق لە کوردستان پێک هاتووە ئێستا 11 توێژینەوە دیاری کراوە لە ناوەم 11ەیە حەوت توێژینەوە ئەبنە چاپی کتێبێک لە ناوەم حوتە سیان خەڵات ئەگرێن یەکەم و دووەم و سێم نمایشەکان وەکوتم هەموو ئەوانەی کە دێن نمایشی معتەرەفن ینی گروپی معتەرەفن تەنانەتەوە ئیتاڵیا ینی ئەوەنە گەورەیە زیاتر لە 11 بڵین ئەکتەری هەیە هەمووی بڵین گروپی ڕسمی وڵاتن بۆی ئامادەکاریەکان وەکو ساڵی پار ئێمە زۆر گرنگیە دێنە بەشی بڵین دەستپێک تەنانەت بیرمان لە شەقامی ئەو شەقامە کردوەوە کە قەرەباڵەخترین و جوانترین شەقامی شارە پلانەکە ئیتر لە دوێنەوە کاری لەسەرەکەین ئێمە لێرەوە داوە لە کاگاسۆکەین هەرچەنە هیچ قسووری نەکردە بەڵام زۆر بە زووترین کات بێتە سەرخەت بۆ ئەوەی ئێمە لە مانگی 11 بیدای مانگی 11 کە ئەو فستیڤالە گەورەیە کە نەوەستێ و لەسەر ئاسی ناوچەکە کە دەنگدانەوەی گەورەی هەیە بەڵێ من کۆسار مێ باسیەوەکەم کە ساڵی پارەم گروپەتوانیان بەڕێخستنی شانە و شەقامیانی شەقامێکی سەرەکی کەرکوبا لێ بکەن کە هەموو هاوڵاتیەکی ئەو شەقامەوە هەموو ئەوانەی کە بینیان ینی بە جۆش و خۆشەوە ینی بپرسن بڵێن ئەم خودداوە گەورەیە چیە بەم شێوەیە کەرکوچی ڕۆشاندووە ئەم ساڵشانی پێچێت کە هەمان بە هەمان شێوە گەرم خانم شەقام لە کەرکوب دووبارە بێتەوە هەر هەموو ساڵیش لە مانگی 11 لە یەکی 11 خانم شەقام دەست بەکارەکانێک ئەم ساڵش بڕێر لە وادەیە دەست بەکار